یەک لەوانە بەس ئەم بووم کە ناڕازی بووم لۆ فرۆشتی مەکتەبەکە ئەوانیت کار هەمویان لەگەر فرۆشتی مەکتەبەی بوون هەر زۆر ڕەوایەتیاندا لە پێش حاکمی دەیانگۆ دەی بفرۆشرێ و ئیزا لە شووی ئەو دەی بکرێتە پارە و تەوزیع بکرێ ئەوەی کە لەگەر من بوو وەک من دەیگۆ نەبفرۆشن تەنها برایەکەم بوو کوردۆ ئەویش لەگەر فرۆشتی مەکتەبەکەی نەبوو ئەگەنا ئەوانیت کە برایەکانم برازایەکانم خوارزایەکانم هەر هەموو لەگەر فرۆشتی مەکتەبەی بوون هەتا ئەنجامەکەی بەوەی گەیشت حەفدەی مانجیە دیارە ئاخر چشت دادوەریش بڕیاریدا کە بدرێتە مزایەدەی عەلەنی و مزایەدەکە بە ئاشکرا بوو بێزەبەت حەفدەی مانجێ بوو هەتا محامیەکەی وان تەلەفۆنی لۆ کردم کە بچم ئامادە بم ئەو ڕۆژی سەعات 12 بوو مەزادەکە ئەمن گوتم بەخوای پێم ناکرێم بێم لەبەر ئەوەی پێم ناکرێ بێم زۆرم پێ ناخۆشە بێم لە دانیشتنشی بەشدار بم کە گەورەترین سەروەت و سامانی نیشتیمانی مەکتەبەکەی مامۆستا عەزیزی هەرڕاست بکرێتن زۆرم پێ ناخۆشە من نایم نەچووم وەڵڵا پاشان دیار و محامیەکە تەلەفۆنی کرد گوتی فرۆشرا برازایەکەتان یەکەشیان مەکتەبەکەی هەرگرتەوە بە 130 و هەندێک ملیۆنی بالضبط بەڵێ ئەنجامەکەی بەوی گەیشت ئێستاش نازانم چی لێ دێ دوا ڕۆژی